جاسوس و جاشەکانی کوردستان کار بۆ کێ دەکەن؟ تۆڕێکی هەواڵگری فراوان لە کوردستاندا هەن. لە باشووری کوردستاندا تۆڕێکی هەواڵگری فراوان بە ئاشکرا و بێترس و سڵەمینەوە لە قازانجی هەواڵگری ئێران ناسراو بە ئیتلاعات کار دەکەن بێ ئەوەی حیساب بۆ دەستگا ئەمنیەکان و ئاسایشی نیشتیمانی بکەن. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ئیتلاعات بە وردی و لە ژێرناوی جیاجیادا لە باشووردا کاری کردووە بۆ ڕاکێشانی خەڵک و تەجنیدکردنیان لە ڕیزەکانی ئەو دەستگای کە تەنها کاری سەرکوتکردنی خەڵکی کردووە لە ڕۆژهەڵات و باشوور. بەهۆی باڵادەستی و نەهرسانی کۆماری ئیسلامی بە تایبەت لە سنووری سەوز وردە تۆڕەکانی ئاوڕێکخراوە هەواڵگریە فراوانتر بوون و دەیان کەسایەتی و سیاسی و ئیداری و ئەمنی و ڕۆژنامەوان پەیوەندیان کردو و لە قازانجی سیاسەتەکانی ئەو وڵاتە کار دەکەن. تایبەتتر لەم کاتەدا کە جەنگی ئەمریکا ئێرانە بەو پەڕی بێچاوڕووی و بێترس و سڵەمینەوە کۆمەڵە کەسایەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە ناوی دژایەتی سەهیۆنیست کەوتونەتە بەرگری لە ڕژێمی پەت و سێدارە. ئەوانەی بەرگری لە ئێران و دەسەڵاتەکەی دەکەن ناترسن و ئاسایشی نەتەوەی پێشێل دەکەن و بە ڕۆژی ڕووناک چنێ و بۆ کەس و کەسایەتی و حیزبانە دەدەن کە دژی کۆماری ئیسلامی ئێرانن. ئەو کۆمارەی لە ماوەی دەسەڵاتی 40 ساڵی خۆیدا لانیکەم 3000 گەنجی کوردی لە سێدارەداوە و کوردی لە ڕۆژهەڵاتدا لە سەرەتایترین مافەکانی بێبەش کردووە. لە هەمووی خراپتر بەشێک لە ڕۆژنامەوان و دەستگا میدیایەکان کەوتونەتە نێو حەملەی فەیک و درۆی ڤیدیۆی دروستکراوەکانی ئێران و بەردەوام سەرقاڵێ بڵاوکردنەوەی ئەو ڤیدیۆ دروستکراوانان کە تێیدا لە خەیاڵیاندا ئێران براوەیە. لەوەش خراپتر بەشێک لە مامۆستایانی ئاینی و بانخوازەکان بە ناوی دژایەتی جوولەکە و پشتیوانی موسڵمانان بە ئاشکرا وەکو بەسیجێک کەوتونەتە بەرگری لە ڕژێمەکە و لەژێر سێبەری چەندان ئاەت خەریکی ڕەویەتی دانن بە پشتیوانی ڕژێمەکە. ئەوانەی ناترسن و بە ئاشکرا چوونەتە بەرەی ئێران و پۆست و ستۆری لەسەر سوپای تیرۆریستی پاسداران دەکەن و بە ناوی جیهات و پشتگیری موسڵمانان لە بەرەی جەنگی ئەلکترۆنیدان بەشێکی زۆریان لە بناغەدا پیاوی دەستگا ڕەشەکەن و ساڵانەکە موچەخۆری هەواڵگری ئێران و دروست ئەمە ئەو کاتەیە کە دەبێت ئەوان بەرگری بکەن. لەگەڵەوەی کوردانی ڕۆژهەڵات لە ژیانێکی کولەمەرگی و لە ژێرزەبر و زەنگێکی سەخت و قورس ژیان دەکەن و سەدان گەنجی کورد چەندها لەبەر کوردبوونیان چاوەڕێی جێبەجێکردنی فەرمانی سێدارن و هەزاران گەنجی تریش لە زیندانەکان توند کراون، بەڵام هەندێک خائین و مفتەخۆر بەهۆی توشبوونیان بە تۆڕە هەواڵگریەکان لە ژێرناوی جیاجیادا سەرقاڵی ڕەوایەتی دانن بە بەرگری لە کۆماری پەت و سێدارە. تەنانەت کارگەیشتۆتە ئەوەی کە نەک چەندها بەرگری بەڵکو هەندێک پیاوی دینی وەکو نوێنەری موجتەبا خامنەئی هوتاف دەکێشن و داوای بەرگری و چوون بۆ جیهاد دەکەن و کەناڵەکانی میدیاش سەرقاڵی ڕوومەڵ و گواستنەوەی لێدوانەکانیانن. لە باشووردا و لەژێر کاریگەرێتی ئێرهابی فکریدا ئەگەر هاوڵاتیەک یاخود بەکارهێنەرێکی تۆڕە کۆمەڵایەتیەکان تەنها جارێک بەلای سیاسەتی تورکیدا لابداتەوە وەکو تۆمەتبەر و خیانەتکارێک مامەڵەی لەگەڵدا دەکرێت و هێرشی توندی دەکرێتە سەر، بەڵام بە پێچەوانەوە بە ناوی بەرگری لە ئاین و دژایەتی ئەمریکا جاش و جاسووسەکان بە ئاشکرا پشتیوانی لە ڕژێمی داڕماوی پەت و سێدارە دەکەن و بوونەتە وتەبێژی ئەو سوپایەی کە تەنها کاری کورد کوشتن بووە.